ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 71. پەرتووکێک باسی خۆی دەکات. پەرتووک گوتی 7,000 ساڵ لەمەوبەر لێرە لە خاکی میسۆپۆتامیا لەدایک بوو. سەرەتا لە شێوەی تاتەخشتی وەک بەرد هەڵگەڕاودا بوو. لە پەرتووکخانەکانی ئەو سەردەمەدا هەڵگیرا بووم و دەست و چاوی دڵسۆزان ئاگاداریان دەکردم و پارێزگاریان لێ دەکردم. ساڵ لە دوای ساڵ پێمەوە ماندوو دەبوون و خزمەتیان دەکردم تا جوان بووم و چوومە شێوەی کاغەزی تۆمار کراوەوە کە بە ئاسانی بتوانن هەڵم بگرن و بمپارێزن. بە نووسینی جوان و وێنەی ڕەنگاوڕەنگ و ڕەش و سپی ڕازاندومیانەوە. لە دروستکردنم کاغەزی سپی ناسک و چاپخانەی نوێیان بۆ هەڵبژاردووم. من ئەمڕۆ یەکێکم لە تەواوکەرەکانی ژیان، ناکرێت وازم لێ بهێنرێت دەست بەردارم بن. دوو توێی لاپەڕەکانم سەربوردە و چیرۆکی خۆشی پێشینیان و هاوچەرخ و پەیامی زانستی و سامان و کەلەپووری باو و باپیرانی گرتۆتە خۆ کە بەهۆی منەوەیە لە یاد چوونەوە و لە ناوچوون دەپارێزرێن. هیچ نهێنیەکی بە کەس ناڵێم و لای کەسیش نایدرکێنم ئەگەر خاوەنەکەی نەخوازێت بڵاو ببێتەوە. هاوڕێیەکی بە سوودی ڕۆژانەتانم. دەتوانم ڕابردوو ئێستا و ئایندەشتان بخەمە بەردەست. مرۆڤایەتی لە ڕێگەی منەوە بە بەرزترین پلە و پایە دەگات. دوژمنی سەرسەختی گەورەترین دەردی دواکەوتنی کۆمەڵگەم کە ئەویش نەخوێندەواریە. پەرتووک ئەو گەنجینەیە کە پڕیەتی لە خشڵی بایەخدار کە هۆشمەندان و ڕووناکبیران خۆیانی پێدەڕازێننەوە. پەرتووک گەنجینەی بیر و هۆش و زانیاری و شەونخوونی زانایان و بوێژان و ئەدیبانە کە تەمەنی خۆیان لە پێناویدا بەسەر بردووە، هەر لەبەر ئەوەشە کە بە چاکترین هاوڕێ دادەنرێت. ئێستا واتای وشەکان میسۆپۆتامیا واتە دۆڵی نێوان هەردوو ڕووباری دیجلە و فورات، واتە ئەو خاکەی ئێستا کوردەکان لەسەری نیشتەجێن، واتە کوردستان. بەشەچی کوردستان، نەک هەموو کوردستان، بەڵام میسۆپۆتامیا بەشەچی کوردستانە. تاتەخشت واتە خشتی پانی وەک بەرد کە لە قوڕ دروست دەکرێت. سەربوردە واتە سەرگوزەشتە بەسەر هات. مەحاڵە بە هیچ جۆرێک ناکرێ. هاوچەرخ هاوکات سەردەم. کەلەپوور سامانی نەتەوایەتی ئایندە دوا ڕۆژ داهات و گەنجینە کۆگە. ئەوجا ئێستا بزانین پرسیارەکانمان چییە؟ ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەو پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1. بەمەزندە کەی وە لەکوێ پەرتووک لەدایک بووە؟ پەرتووک بەمەزندەواتە بە شێوەیەکی نزیککراوە. پەرتووک لە وڵاتی یان لە هەرێمی میسۆپۆتامیا لەدایک بووە. پێشتر لەسەر تاتەخشت نووسینەکانیان دەنووسی کە لە قوڕ دروست کرابوو.
ئەوجا تاتە خشتەکانیان وشک دەکردەوە و هەڵیان دەگرت. کەواتە لە چێندەر لە هەرێمی میسۆپۆتامیا کە بەشەکە لە کوردستانی ئێستامان. و کەی پێشی ئێرە ئەو کەسکە ناوی میسۆپۆتامیایە. ئەو کەسکەشوەچی دەبینن ئەو هەرێمە بەشەکە لە هەرێمی کوردستانی گەورە. ئەو جەکەی پێش 5,000 ساڵ کەواتە 5,000 ساڵ پێشی ئێستا پەرتووک دروست بوو، بەڵام بە شێوەی ئەو پەرتووکەی ئێستا نەبوو، بەڵکو لەسەر تاتە خشت نووسینەکانیان دەنووسی. ئەوجا پاشان یەکەم جار کاغەزیان بەکارهێنا لە پێشی 2000 ساڵ و 2100 ساڵ پێشی ئەوڕۆ لە وڵاتی چین. بەڵام یەکەم پەرتووک وەکو پەرتووکی ئەوڕۆ لە ساڵی 1454 واتە پێش 500 ساڵ پێش ئێستا لە وڵاتی ئەڵمانیا چاپ کرا. یەکەم پەرتووکی لە کاغەز دروستکردن. ئەوە تۆزێک زانیاری. پەرتووک دەڵێ دەتوانم گێتیتان پیشان بدەم چۆن ڕوونی دەکەیەوە. گێتی واتە دنیا، ئەوە گێتیە، ڕووی زەوی یان زەوی. بێگومان دەتوانین بەهۆی پەرتووک بزانین دەوڵەتەکان دەکەونە چێ، شارەکان دەکەونە چێ، بۆ وێنە کوردستان لێرەیە. زانیم بەهۆی پەرتووکەکەی زانیم، بەهۆی نووسینەکان زانیم، بەهۆی لاپەڕەکان زانیم. دەنا بە چاو ناتوانی هەموو گێتی ببینین. کەواتە مەبەستیان ئەوەیە کە دەتوانین نەخشەی وڵاتان لە ناو پەرتووک داهێنین بنووسینەوە. ئەوە مەبەستیانە. پرسیاری سێ چاکترین هاوڕێ بۆ مرۆڤ ڕەنگە مەبەستیان ئەوە بی پەرتووکەیان کتێبە. پرسیاری 4 دوور لە پەرتووکخانەی قوتابخانە ئارەزووی چ زۆرە پەرتووکێک دەکەی بیخوێنیەوە؟ بێگومان ئەوە هەر کەسەی دەبی بەخۆی وەڵام بداتەوە. هەیە دەنووسی ئەمن حەزم لە پەرتووکی خینەوەی چیرۆکە، هەیە حەزی لێ کتێبەکان دەربارەی وەرزش، هەیە حەزی لێ دەربارەی گەشتیاری، هەیە دەیەوێت دەربارەی زانست، بیرکاری، فیزیا، هەیە دەیەوێت پەرتووکەکانی دەربارەی مێژووبی. هەر کەسە جۆرەکە. تا ئێستا چەند پەرتووکت خوێندیتەوە و دەتوانی ناوی هەندێکیان بنووسی؟ زۆر گرنگە لێرە ناوی هەندێک لە پەرتووکەکانی کە خوێندیتەوە بنووسی. ئەگەر ئەتوو یەکێک لەوانەی کە هۆنراوە شعری دەخینەوە بۆ وێنە دەنووسی دیوانی گۆران، دیوانی قانع، دیوانی پیرەمێرد، دیوانی دڵدار، دیوانی ئەو شاعری هێمن، عەبدوڵڵا پەشێ و شێرکۆ بێکەس، دیوانی ئەو شاعرانە ئەگەر خوێندبیتەوە یان ئەگەر چیرۆکت خوێندبیتەوە. چ جۆرە چیرۆکەک ناوی نووسەرەکان دەنووسی؟ ئایا چیرۆکەکان وەرجێڕا یان نووسەرەکان نووسەری کوردن؟ دیسان ناویان دەنووسی ئەگەر خوێندبیتەوە. ئەگەر نەتخوێندبیتەوە ڕەنگە دەتوانی بنووسی هێشتا نەمخوێندیتەوە، بەڵام بە تەمامە ئەو پەرتووکە و ئەو پەرتووکەی بخینمەوە لە دوا ڕۆژ. کەواتە دەتوانی ناوی نووسەرەکان بنووسی کە دەتەوێت پەرتووکەکانیان بخینەوە لە ڕۆژەکی دیکە، جارش کە ساڵەکی دیکە. ئەگەر نەتخوێندبی، ئەگەر خوێندبیت دەنووسی. ئەوجا هەر کەسەی بە گوێرەی پەرتووکەکانی کامە نووسەرەکان دەخینیتەوە. نووسەری کووردە یان پەرتووکەکان وەرجێڕاینە لۆسەر زمانی کوردی. ئەوە دەربارەی پەرتووک. دوای نووسرایە پەرتووک چاکترین هاوڕێی مرۆڤە.
کاتە ئەوە بوو دەربارەی پەرتووک بزانین چیت کەمایە لێرە. ڕاهێنانی دووەم ئەو بۆشاییانە بە وشەی گونجاو پڕ بکەوە. پەرتووکەکە گوتی لەمەوبەر لە خاکی، پەرتووکەکە گوتی 7,000 ساڵ لەمەوبەر لە خاکی میسۆپۆتامیا لەدایک بووم. پرسیاری دووەم، پەرتووک یەکێکە لە تەواوکەرەکانی ژیان. پرسیاری سێیەم، پەرتووک ئەو گەنجینەیە کە پڕیەتی لە زانیاری و شەونخوونی یان پڕیەتی لە چ؟ زانیاری شەونخوونی ناببورن، لە خشڵی بایەخدار. پرسیاری چارەم، پەرتووک گەنجینەی بیر و هۆش و زانیاری و شەونخوونی زانایان و ئەدیبانە. کەواتە لێرە ئەواشمان تەواو کرد. ئێستا بزانین تەواو بوو یان نا؟ تەواو بوو. کەواتە باسی پەرتووک بوو، پەرتووک کەی لەدایک بووە و گۆڕانکاریەکانی بەسەریدا هاتیە چییە. لێرە پێویستە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.